ئەو کەسانی کە بەردەوام بوونە لە عیبادەت و خواپەرستی هەتا ڕۆژی مردنیان، دوای ئەوەی کە پێیان دەوترێ مەترسن و خەم مەخۆن، دوای ئەوەی کە مزگێنی ڕەزامەندی خوا و بەهەشتیان پێ ئەدرێ، مەلایکە بەردەوامە لە مزگێنی ترس. ئەمە لە کاتی سەرمەرگایە هەمووی. بەخوا خوشکەکەم ئەگەر بەردەوام نەبی تەنها مانگی ڕەمەزان 15 ڕۆژ 10 ڕۆژ دەچک بکەیتە سەرت، ظاهیرەن شمولی تۆ ناکامە، شمولت ناکات، چونکە ئیستیقامت نییە، بەردەوام نیت. خوا ئەفەرمی ئەوانەی بەردەوامن، تۆ بەردەوام نیت، کەواتە شمولت ناکە. ئەم مزگینیانە شمولت ناکە. کاکە گیان تۆ تەنها مانگی ڕەمەزان نوێژ دەکەی، شمولت ناکات، چونکە تۆ 11 مانگ وازە نوێژێناوە. بگەڕێرەوە بەلای خوا تا زیندوی لەوانەیە ڕەمەزانەکەی تر ئێسک و پرسکیشە ڕزی بێت. بەتەمای چیت؟ وازانی سیارەی جوانت پێ بوو، وازانی خانووی جوانت هەبوو، وازانی پارە لە گیرفان هەبوو نامریت، بەخوا یەک چرکە تەمەنە درێژ ناگام شتانە. بۆ دڵنیا بەلەوە مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ دەیانێت ئەم ئینسانە هێورکەنەوە مزگێنی لە دوای مزگێنی، چونکە لە دنیادا بەردەوام بۆ لە عیبادەتی خوا. پێی دەوترێ نحن ئەولیاؤکم فی الحیاة الدنیا وفی الآخرة. مەترسە، خەم مەخۆ، ئێمە دۆست و پشتیوانی ئێوەین، هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. ئێمە لە دنیادا پشتیوانی ئێوەمان کرد، چونکە ئێوە ئیماندار بوون. تۆ ئیماندار بووی، تەقوات هەبوو، لە خوا ئەترسای، بەردەوام عیبادەتی خوا دەکرد هەتا ئەم ڕۆژەی کە ئێستا تێدای، کە کاتی مردن و ئەوەیە ژیانی دنیا بەجێ بهێڵی. خەم مەخۆ، مەترسە. ئێمە پشتیوانیت لە تۆ دەکەین بە فەرمانی خوا. ئێمە خۆشەویستی تۆین، ئێمە یارمەتی دەری تۆین، ئێمە دۆست و هاوڕێی تۆین. مەترسە، لە دنیا و قیامەت ئێمە لەگەڵ تۆ داین. چەند خۆش لە دنیادا ئەوە خوای گەورە ئیمانداری زۆر خۆشەوێت، چەندەها مەلایکە مسەخەر کردو بۆ خزمەتکردنی ئینسانی ئیماندار. چەندەها مەلایکە هاتوۆتە مزگەوتەکان، ئێستا ناوی چەندەها بەڕێستان نووسراوە، هاتوونە خزمەتی من و تۆ دەکەن. کەواتە لە خوات لەبیر نەچێ، ڕێگای خوا بگرە. پێی دەوترێ مەترسە، ئێمە پشتیوانی لە تۆ دەکەین، ئێمە دۆستی تۆین، دوژمنی تۆ نین. چەند خۆشە لە کاتێکا لە قناو قەبرەکە دەرەچیت، مەلایکە دۆستی تۆیە، لە ساحەی مەحشەر دۆستی تۆیە، لە ڕۆژی قیامەتدا لە بەهەشتا خوای گەورە دەفەرمێ مەلایکە پۆل پۆل ئەچنە ناو بەهەشتەوە بۆ لای ئەهلی بەهەشت و سەلامی خوا لە ئێوە بێ ئەی ئەهلی بەهەشت. هەم لە دنیا و هەم لە دوای مردنش ئێمە پشتیوانی لە تۆ دەکەین، مەترسە و خەمبار مەبە. پێت خۆشە ئەمە شمولکە هەر دەمری، بەڵام پێت خۆشە بەم شێوەیە بمری بە سەربەرزی؟ پێت خۆشە خوا مەلایکە بنێرێ بفەرمێ بڕۆ پێی بڵێن مەترسە فڵان عەبد، پێی بڵێن بە فەرمانی خوا، پێی بڵێن ئێمە دۆستی تۆین، با خەمبار نەبی و نەترسێ، با ترسی هیچ نەمێنێ، چونکە لە دنیادا ڕێگای خوای گرت. ئەبێ ئەمڕۆ من ڕێزی لێ بگرم، بە ڕێز و بە حورمەتەوە ڕۆحەکەت بەڕێ دەکرێ، بەخوا جەنازەکەشت بە هەمان شێوە بە ڕێز و بە حورمەتەوە بەڕێ دەکرێ. ئەوە گرنگە، هەم لای مەلایکە بە ڕێزەوە بەڕێ بکری، هەم لای خەڵکیش. جا ئەو ڕۆژە لەبیر نەچێت کە دەتخەنە بانشان، دەتبەن بۆ گۆڕستان. ئەگەر بەردەوام بی، دوای مانگی ڕەمەزانیش خوا بناسی، دڵنیا بە ئینشاڵڵا لەسەر مەرگا دڵخۆش دەبیت. مەلایکە پشتیوانی لە تۆ دەکا و دۆستی تۆیە.